بینەرانی بەڕێزی NRT ئەم کاتتان باش. بەرنامەی مینی ڕۆپۆرتاژ لە ئامادەکردن و پێشکەشکردنی هاوکارمان کاروان چێوارە. لەم بەرنامەیەدا گەشتێک دەکەین بە نێو کارمەندانی کەناڵی NRTدا بابزانین لە ساڵیادی دامەزرانی کەناڵەکەیە ئەوان چ بیرەوەریەکان هەیە لە کەناڵەکەدا. سپاس سامانجان شاین باسە ڕۆناڵدۆ لەگەڵ میسی ئەمڕۆکەیاریان ببورن لەم بەرنامەیە کۆمەڵی یادەوریە جێڕینەوە و کۆمەڵێک دیمەن تامشانین لە کاتی با بڵین خاشکردنی کێکی ساڵیادی دامەزرانی NRTیان. بەڵێ بەڕێزان ئەم بەرنامەیە تایبەت دەبێت دیارە بە ساڵیادی دەستپێکی NRT لە هەفتەی 2011 بۆ بەردەوامی دیارە وەکو بەردەوامیدان ئێمە ڕایەگەێنین کە ئێمە بەردەوامە بین لەگەڵتان ئەم بەرنامەیە پەیامی ئێمە دووبارە ئاکاتەوانێ. خۆشەویستان بینەرمان بن دەردی شوانەوتی لەم بەرنامەیەدا وەک کاروان و کارزانی هاوڕێم ئاماژیان پێکرد پێتان ئەم شەوتان پێشکەشەکەین گەشتەکانە پێشکەشەکەین خۆشەویستی خۆمان بۆ هەموو بینەرە ئازیزانە دووپاتەکەینەوە کە بەردەوام پشتگیری و پشتیوان ئێمە بوون دوای 3 ساڵ کارکردن پێتان ئەڵێین بە ڕازگۆیی بە هاوسەنگی بە بوێری بە خۆشەویستی لەگەڵم هاوڕێیانەیە لەگەڵەوەی ئازیزا بەردەوامە بین. ئەوەی کە حەزەکەم باسی کەم هەفتەی شوبات وەکو چۆن مێژوویەکە لە هەرێمی کوردستان وەکو مێژوویەکی سیاسی لەگەڵ ئەوەشدا مێژوویەکە بۆ ڕاگەیاندنی کوردی کە دامەزرانی کەناڵی NRTیە و لێرەدا من ئەمێ ئەوە باسکەم لەم کاتانە لە هەفتەی شوباتی 2011دا بڕیاردرا کە پەخش کاژمێرنەوە دەست پێ بکە هیوادارم لەگەڵمانە بن و بینەرمان بن. بینەرمان بن. چ هەستێکەیە ڕۆژێک لە ڕۆژان کە ئەم کەناڵە سووتێنرا هەمان ئەو کاتە زۆربەی زۆرمان بێتاقەت بووین و هەنێکیش کارمەندەکان فیلمێسیان وەڵامی سامووی پێکردن خۆی هەر لە پاش هەموو ناخۆشیە خۆشی دێت مهم وێ لەو لە حەزاتە ناخۆشیانە ئینسان یعنی ئیرادەی بە خۆت بێت و کۆڵ نەیاد و لەو دقەیە بڕیار با کە بەردەوام بێت کەسی بان نەکردەوە هەمومان تەبان لێرە هەمومان تەبان ناتەبان نییە هەمومان تەبان چێکەکە بەردەوام لەسەرەوەی بەردەوام بین لەسەرەوەی کە سووتان ڕامان ناگرێ هەڕەشە ڕامان ناگرێت و تیژی ڕامان ناگرێ بۆ دروشمانەی کە دەستمان پێکرد بۆ دروشمانە بەردەوامە بین. بەڵێنین بە بینەرانی NRT کە لە ساڵی چوارەمە بە پێداگرتنەوە لەسەر بیوەری و هاوسەنگی و ڕازگۆیی کەناڵی NRT بەردەوامە بێ و هیوادارم هەمیشە بە وەک چۆن کەناڵی NRT کەناڵی خەڵک بووە هەمیشە بە کەناڵی خوانی بزانین. سەرەتا پیرۆزبایی لە تەواوی کارمەندانی NRT یەکەم یەخیری لە هەمیان لەوانەی کرد لەواشی کە ڕۆشن بە تایبەتی کاجیوە لە تەواوی ستافەکە لە جەنابەت لە کاک پێشەوە هەر لە پرزگەوە هەتا بەڕێوەبەر پیرۆزبایی لە هەمیانەکەم لە هەموو هاوکارە خۆشەویستەکانم. ئەف دەمێتە باش ئەوم بە زاراوەی کرمانجی وت گەرمانجی بەلێ زۆر چاکە تۆ توانین بە زاراوەی کرمانجیش سڵای خۆ بگەێنیت و بە ستافی باڵنی خۆتان و بە بینەران. ئەس پیرۆزبایی لە هەموو ستافێ بەشەبادینی و هەموو کارمەندێن NRT هەروە هەموو بینەرێن NRT دیکەمەوەی بیدارم دە ساڵا چارەیە کارکردنەخوادا NRT بشێتم پتر خزمەتە بینەرێ کورد بکرد بە تایبەتیژی دەبەرە بە هەدینانوی بە سەرکردنی ژوایش بەرنامەیەک بەدەستەوەی تۆ کە ڕۆژی چ ڕۆژە عەرزێکی ئەینی شوناسی تایبەت بە NRTL دەستپێکە دامەزراندنە NRTیە و دەما سوتاناوێ دەما هێرشکردنە سەر NRT و حتا داویە و پلانن NRTژ بۆداتیدا ڕۆژە ئەینی هێتە بەلافکە چاکە پیرۆزە سپاس ئەو ئیشانێکا بێمە ڕۆژانە خۆمان ئەیزانین وەکو پامنەرەکان و بەرپرسەکەمان هاوکاری بەردەواممان بووە سەگی دوایشە گەرمەوە بجێڕەوە بۆ خۆشیش وەک خۆی و کامێرەمانەکانیش بە گشتی زۆر باشە تۆ ئەمە بەرپرسەکەتە دوایی بە توی ئەوت هیچ هاوکاریەکم ناکات باوەڕ ناکەم وایوتی بێ مەقسەکەم لێ ما بەڵگە هەیە چۆن بەڵگەکە تا لە مێشکمە ناگەر وایوتی بە ناحەقی کردو شکە لە هەموو شەکان هاوکاری یەکترەکەین بە هاوکاری نەبێ ئیش ناڕۆ بەسەتە وایوت تۆ ناتوانانی زۆر چاکە من وەکو تەبا و ناتەبا لە بینتانە من لە جاتی کاوە هاوکاری تەکان هاوکاری ناکەن هاوکاری تەکان هاوکاری ناکەن لە دوای ناوبڕێکەوە ناگەڕێنەوە بەراتان جارێ ماوەمانە بۆست لەگەڵمان نابن ئەم چێکە خۆشە بۆ یادی تەلەڤیزیۆنە لە یادی 3 ساڵی NRTە پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان بۆ سەرجەم بینەرانی خۆشەویستەکەم ئەوە 3 ساڵێ ئێمە بەردەوامی لەگەڵ NRT هیوادارم هەر بەردەوام بین
چۆنی زان کۆگیان چۆنی کاکاڕوان باشی زۆر سپاس مەمنون ڕێزێ زۆر سپاس کارمەندێکمان لەگەڵایە هەر دوای کەوتم لە بەشی ڕووناچە بە ئەمانیش دەرکەون باشیت پیرۆز بێ لە ئێوەش لە بینەرەکانی نارتی لەگەڵ ڕووناچیوانە دەچیان وەڵاهی باشین خراپینەوە بێ بینەر بڕیان ناخۆتان وەسەتان چۆن لەگەڵ وەڵاهی ناخۆشە هەنی بەس ئیشەکەمان خۆشی ئێوەڵەن سەربازی ونن هەرە وەڵاهی لە پشتی کامێرەوەین قەت بەس وا خۆش بەسەرتانەکەمەوە وا خۆشە بە ساقی چێ دومای شۆرت نکات بێگومان شۆرت ناکات بێگومان پیرۆزبایی خۆم کاکێرشیش لە سەرجەم بینەرانی کەناڵی NRT ئەەکەم و بۆ ئەم ساڵیادا هیوادارم ئەم ساڵی بێ پڕ لە خۆشی و هاوسەنگی و ڕاستگۆیی و بۆ هەم کەناڵەکەمان و بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستمان و بتوانین ئەم ساڵیش وەکو پار شاشەیەکی ڕەنگینمان هەبێ شاشەیە بێ کە هین هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا و بە تایبەت خەڵکی کوردستان بێت و زۆر سپاس بۆ تۆش لەگەڵ ڕۆژێکی نوێ لێت چیان زۆر باشین کاگامان لێرە نیە نازانم نەمبینیوە بەڵام لەوانەیە لەم ناوەشا بێ بەڵام نەمبینیوە پشکێکەکە و خۆی نەشاردۆتەوە مامێرەجان چۆنیت تۆ باشی زۆر سپاس لەگەڵ ئیشوکاری سیاست و ڕاکردن بە دوای سیاست و هەواڵی گەرم و ڕووداوەکان ناچۆنی وەڵاهی باشە خراپ نییە بەڵام سەرباری پیرۆزبایی مژاڵەخان پیرۆزبایی کرد نامەوێت کاتەکە زۆر بۆ بکوژم ئەمە تعبیرە لە خۆشحاڵیمان بەڵام NRT شانازەیەکی گەورەیە بۆ ئێمە کارکردنمان هاوشانی هەموو ئەو کەناڵە ڕاگەیاندانی کە هەیە و تا ئێستاش NRT شێرفی بنەرانی خۆی پاراستووە شانازەیەکی گەورەیە و ئەو ئەتوانین بەڵێنی ئەوە بین کە بەردەوامە بین بۆ دروشمانی کە هەمان بوو بۆی کە وەرزی نوێ NRT وەرزێکی باشتری کارکردن بێت و لە خزمەتی بینەرەکانیا بێت و لە هەر هەڵەوکەم و کورتیە کە هەبووە داوای لێبوردنەکەین ئەو پشکەی کە بەرمنەکەوێت لە کاری ڕۆژنامەوانیمە لە یادی سێ ساڵی کەناڵی NRT ئەم کێکە خوێن ئەم کێکە خوێن یەکەم جاش پیرۆزبایی لە بینەرانی کەناڵی NRT یەکەم و وەم لە ستافی کارمەندان و بەڵێنیش دەدەین بە بینەرانی ئێمە بەرداوامە بین لەسەر ئەو ناجێ خۆمان کە کەناڵەکەی لەسەر دامەزراوە و شتێکت بۆ بگێڕینەوە ساڵی 20 شوباتی 2011 و شەوەی کە NRT سوتا من و کارزان لێرە بووین ئالێرەیە ئێستا دڵمان بۆ خۆشە ئەو ڕۆژە ئێمە لێرەوە دوو کەڵمانە بینی لە NRT بەرز ڕۆژەکەیان شەوەکەی بەرەبەن سعات شەوەی کە بڵێن زانیمان کە پێیان وتین NRT سوتاوە ئێمە هاتین ئالێرەیە بووین لێرەوە دووکەڵ و ئاگر بەرزە بووە بەڵام ئێستا مای دڵخۆشیە کاوە سیرەکەین هەموو ئێمە کێکی چوار ساڵەمانە بڕین بزەبت NRT لێرە کۆبووی نەتەوانێ و یادی بەردەوامیەکەینەوە بیستە ئەو ڕۆژە من و تۆ چەند کارمەندێکتر ئالێرا بووین هەر پاڵمانە بۆ دیوارەوە چەند بێتاقەت بووین زۆر ناخۆش بوو ڕۆژێکی ئەو ڕۆژە بیر ناچێتەوە خۆ دەزانیت ڕۆژێ بوو بەڕاستی کەسمان تەسەوریەوەمان نەکرد کە بەیانەکەی بین بۆ نوع NRT ببینین من تۆش خەریکی فاسڵێک بەدڵی ئاگادار بووم کاتێکی قورس بوو ڕۆژێکی ناخۆش بوو زۆر هیلا بوون پێی بەڵام جێگای گرت هەر ئەو ڕۆژە بوو هەموو هاوکارانی چەزان ئەو ڕۆژە بوو کە NRTیان سوودان هەر ئەو ڕۆژە بوو ئەم بەردەوامیە دەستی پێکرد هەر لە شەوی سوتانەکەەوە ئەو قەرارە درا کە ئێمە دەست پێ بکەین بەڵام هەندێکەوە کارە بوو کە پێشتر باسکراون کە بۆچی دەستمان پێ نەکرد بەڵام ئەو بەردەوامی هەرما بوو تیاماندا تا ئێستاش ئێمە بڕیار بوو لەگەڵ برادران لەسەرەوە ڕێکەوت بووین کە لە بەردەم بینای NRTە لە بینا سوتاوەکەیە پەخش دەست پێ بکەینەوە خۆشە داگادار بووی حتممە ئەو کاتە بینا سووتێنراوەکە بیزەبێت بەڵام ئەوە بوو هەڕەشە کرا هەتا هەڕەشە لە گیانی کارمەندەکان کراوتیان ئەم جارە بیناکەتان سووتێنراوە ئەم جارە خۆتان ئەبنە ئامانجی ئەو گروپی کە هەستان بۆ کارە ئەم کاکاوەیە لەکوێ بوو لە خۆپشانانەکانە هێرشێکی زۆریان کردبووە سەر زۆر بە زۆر ناشتین پەلاماریاندا بۆ کاتە لە بەردایکی وا بوو بێتە ستودیۆ قسەی لەسەر ڕووداوەکە بکە لە بەرەوەی وتمان بەو جلە دراوانەی کە لیان نابوو دەکەوێت ئەو کاتە بەردەوامی کاوەش بۆ ئێمە شتێک بوو کارمانە کرد کاوەمان بینی بە هەمان وەرەی پێشتر کە پێشەوەی هێرشی بکەنە سەر کارێکرد بۆ ئێمە ژوورەیەک بوو لە ستودیۆکە لەگەڵ یاوی منێک لە حزمانکەکەت لێ وەرەگرم هەستی تۆ چییە لەم ڕۆیە دوای 3 ساڵ لە سووتاندنی NRT ئێستاوە تا ئێمە یادی 4 ساڵەیەکەینەوە پێخینە 4 ساڵەی پەخشی کەناڵەکەەوە کورد دەڵێ بەر لە جێی خۆی سنجینە ئێمەش لە شوێنی خۆمان سنجین کە کەناڵی NRTە و ئەو سنجینە ژوای لێکردوین کە بەرداوام بین من حەزەکەم شتێک لەم بەنامەیە تۆ بیکەی بۆ بینەرە خۆشەویستە بڵی لە پاش ناوڕێک و گەڕێن و بەلا زۆر باشە ئازیزانی بەرنامەکەی کاروان چێوار پاش وچانێک دەگەڕێنەوە لاتان سواس بۆ کارزانی بێژەری هەواڵەکان کە
پێیوتن لە پاش ناوبڕێک گەڕێنە وڵاتان ئەوە لە پاش ناوبڕەکە گەڕانەوە وڵاتان و جارێک سڵاوتان لێبێت بیرتانە تۆزەنەوە پێش ئالێرا کێشێکی لێ و قاشانە کرد من هاتمەوە بەشی من هیچی تانەما بوو بەڵام قەی ناکە بەرداوامە بین خاڵە سامان باشی وە چۆڕاگی والله ڕاهاکەم بەس مەشغوڵین بەخوای حالیان ڕیکلامی تەبا ناتەباکەین ئێنجای مەشغوڵی ئەتێت بڵێ بۆ شۆ وەڵا ناڕۆم بۆی ئێوە بەخێر بێن نەوەڵا هاتم بەشەر ستافە هاتم ئەچین بۆ ستۆدیۆ باشە دەرگایدا خەسان جان یەکەم لەقتەی یەکەم کادری نارتی کاک سامان بوو ئەو کاتە وێنەگەر بوو لە ستۆدیۆ ئامادە بوو یەکەم لەقتەی نەخێر نەخێر مەبەستی کاک شوان ڕێگا بوو ئەوی ستۆدیۆ یەکەم لەقتەی ستۆدیۆ یەکەم لەقتەی ستۆدیۆ وەکو دەستپێکردنی پەخش دەستپێک بەرنامە نا هەواڵ تەختی ئەوەی ڕووداوەکان بوو ماشی خەڵکیش ئارزکرا چونکە بۆی بەڵێ بەڵێ ئەو کاتە خۆمان لە ستۆدیۆ بووین بەڵێ جا کاک شوانەوەی باسکرد نازانم خوارد من لەچەکەکە خوارد مەشغوڵ بوو بەشی من هیچ نەمایوانی ئەڵێ کەواتەم هیچ نەبخواردەوە بەجیا دوای خۆمانە چینەی خۆی باشە ئەم یادە بۆ ئێمە گەورە و پیرۆزە ئەبێ خۆمان لەو شیرینیە بێبەش نەکەین لەم ساتە کە ئەمڕۆ ئێمە بە پێکەنین و خۆشیەوە بەسەرمان برد یەکسەر 3 ساڵ پێش ئێستەم بیرکەوتەوە لەم ڕۆژانەیە بوویت لە چەند ساعاتێکی ترە ئێمە هێرشەکەنە سەرمان وەمان سوتێنن ئەو کاتە ئێمە هەمومان سەیری هەرکێت بکردا بێ هیوای لە چاویابەت یەکرا بەڵام ئێستا سەیری هەر دەم و چاوێک بکە یەک دنیا هیوا لە دەم و چاوێتی بەردەوامی شەبین ئەوە هەر نمونەی بەشوشی و دڵخۆشی و ورە و هەموو شتێکی جوانە هەواڵی وەرزشی ئامادەکەی هەروەڵا خەرکی مۆتاژی و راپۆرتە ئەوکی کلاسیکۆیە کلاسیکۆکێتە مانگی داتەوە خۆشیە هیوادارم لە داهاتوودا هەروەک چۆن کارمان لێرە کردووە بەو خۆشی ڕابردوو و درێژە بە کارەکانمان بدەین هیوادارم ئەو ناخۆشانەی کە لە ڕوویەوە بیان سڕینەوە وا هەست بکەین کە نەبووە بۆی داهاتوێکی گەشمانە بێ ئینشەڵڵا ڕەم پیرۆز بێ لەسەر جەم خەڵکی کوردستان و لە هەموو کارمەندانی نارتی وڵای خەریکی و راپۆرتەی بەرنامە بەیانیانین بۆ ڕۆژێکی نوێ بەسارێ لە تۆکەم باشە خۆشم جوابێکم لایە بۆ خۆم من چێکەکەم نەخوار ئەی تۆ خواردم نازانم چێکە لەکوێیە وڵا نەماتەوە چەند ساڵ لە ئێناوتیا کارێک سێم پێنێمە سێمەوە هیوادارم بۆ گڕوتینی کە دەستمان پێکرد هەر بەردەوام بین و پیرۆزبایی لامو سەرجەم کارمەندانەکەم شێرکۆمانێ لەسەر هێنارتی بۆ یادی هێنارتی کاتی ستانەکەی تایە نامانێت کاتی ستانەکەی ئەیلاتانە لە تەسیسی کەناڵەوە لە بیدایەتەوە لە بیناکەوە دواتر بۆ ناو کارمەندانی کەناڵ بۆ سوتانەکە بێ بۆ کاتی خۆی بیکەین وڵی هیوادارم شتیوە بۆکو سووتانەکەی دووبارە نەبێت و هیوادارم هێنارتیش بەرەو پێشتر بڕوا لە ڕووی پەخش و لە ڕووی تەکنیک و لە ڕووی خواڵەتیەوە ئەو مناقەشەی چیەکەن ئەو دوانە ئەو بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی ئێناڵتیەوەش جێگرەکەیەتی دانیشتنە ژوورۆ سەعاتان باشە ئەوە لەو دیوە شەرحی وێنەکەی ئەومانە کرد ئەمانوو ئەوە بەڕێوەبەری تەلەڤیزیۆن و ئەوش جێگرەکەیەتی ئاخۆ باز لە چیەکەن باز لە کەناڵەکەکەن باز لە ئاوڕێکمان نایەوە بۆ 3 ساڵەی کە ڕۆیوە کە لای ئێمە 4 ساڵە لەبەرەوەی ساڵێکیش پێش پەخشکردن خەریکی دروستکردنی ئەم کەناڵە بووین و باسی وەشمان کرد ینی چۆن داهاتوو ببینین لە چوارچێ و مناقەشانە قسەمانە کرد تۆ وازم لەم بینایە نەبوون پێشتر بەڵێ لە ئۆفیسێکی تر بوون هەر لەم پرۆژە بەزم بینایە نەبووین گەرار دروست نەکرابوو تایبەت دروست کراوە بە تەلەڤیزیۆن تۆ پرسیارێکە لێکەم ئەم بەنامەی من زۆر ئەم پرسیارم کردووە چێشێکمان قاش کرد لە خوارد تۆ خواردە بەڵێ خواردم کرێمەکەی بە تایبەتی بەڵام من نەم خوارد بۆ کاتێکی جەرتەڵی منی شاتم و چانایامێ منش خەریکی بەنامەکە وی چانایە بە من بژی تەلەڤیزیۆن لێوەش پیرۆز بێ و لە هەموو کارمەندە دڵسۆزەکانی ئێنارتی وەڵای هەنگاو نراوە ئێستا حالیان هەنگایەکی باش نراوە لە هەموو ڕۆکانەوە هیوادارین باشتر بڕۆین لای تەلەڤیزیۆن لە هەموو جۆگران پیرۆز بێت لە هەموو بیرەنانی تەوان هیوادارم ئیشەڵا لە ساڵی داهاتوودا هەروەک چۆن ئێنارتی بەردەوام باشتری کردووە ئیشەڵا باشترەکەین لە ساڵی داهاتووە ئەوەش کێکەکەیە هەر ئەوەن هەڵدەڵ من لێم نەخوارد با تۆزێکی لێ بخۆین
کام سامان سامانی بێژەر سامان تەقدیمی بەرنامەکەی کرد ئەم بەرنامەی من چێشێکی خۆشە پێشەوە یان بۆ تۆش هەڵگرم ئەی بۆ ئابار ئەی بۆ هەرێم هەموو سۆڕەکان سڵاو کاکەڕان خێربێ سپاس دەکەم وەڵای خێری سەیری فۆتۆکانەکەمەوە ئەو فۆتوانەیە ساگرمان بەڵێ ئەوە کاکە پێشەوای وێنەگرە هیوای سەرکەوتن بۆ سەرجەم کارمەندانە خوازم هیوادارم لە ساڵی لە چوارەم ساڵی پەخشە بە کارمەندان بە هەمان گروتینەوە بە گروتینێکی زیاتریش کار لەسەری شوکارەکانیان بکەن و هیوادارم ئیشی باشتر و جوانتر پێشکەش بە بینەرانیش بکەن هیوادارم هەموو لە تەندروست باش بن ئەمە پێش هەموو شتێکە چکاکە تەندروستیت باش نەبێ ناتوانیش بکەی و هەموو لە ئەو گروتینەی کە هەیەە تام دەقێ بەردەوام من هەنی تەمەناکەم ئەم ستافی ئێنارتی کە ئێستا هەیە ساڵی ئایندێش هەمان ستاف بتوانن یادی ئێنارتی بکەنەوە بۆ چوارەم ساڵوە بۆ چەندەمین ساڵی تر وە ئێنارتیش بەردەوام بێت لە نوێگەری و احتیمام بات بەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان ڕوویە تاوەکو ببێتە جوێ ڕەزامەندی بینەرەکانی و هەروەها ئەو متمانەی کە بەدەستێنەوە بتوانێت زیاتری بکات و پێم وایە ئەرکی ئێنارتی ڕۆژ بە ڕۆژ قورسترە بێت لە ئێستاە قورستر لە جاران ئێستا کاتی بەخشی ڕاستەخۆی بەرنامەی ماژی خەڵکە ئەوە کار ئێستا پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵایە کە قسە لەگەڵ هاوڵاتیەکە هەکات لە بەرنامەی ماژی خەڵکە لێرە هەڵین پیرۆز بێت هەکارجان ساڵی دامەزراندی تەلەڤیزیۆن کە سێم ساڵەتی پیرۆز بێت کارشێکی ترمان جواباتەوە لەبەرەوەی کە لە بەخشایە هیوادارین ئەم ساڵ بێتە ساڵی بەدیێنانی هەموو ئاوات و ئامانجەکانی کارمەندانی ئێرەوە بێتە ماوەی متمانە بۆ بینەرانی ئێنارتی هیوادارین ساڵی نوێی ئێنارتی ساڵێکی پڕبەرهەم و پێشکەوتن و تەکنیکی باش و هەواڵی ئاوەدانی کوردستان و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان بێت پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان و بێرانەکەم هیوادارم وەکو چۆن لە پێشترا توانیوێتی دەنجی ڕاستی و بیوەری بێت لە ئایندەشە بەو شێوەیە بەردەوام بێت و وەکو ئاماژتان پێک ڕووداوی ناخۆش لە کورسانە ڕۆنایەت هەموو لایەک پیرۆز بێ پێشنیازەکەم میدیای ئازاد زیاتر گرنگی پێ بدرێ ڕێگریکردن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان وەها لێ بکرێت نەک بەتەواوەتی کەم بکرێتەوە بە هیچ جۆرە ڕێگە نەدرێ کە ڕۆژنامەنووسان ڕێگریان لێ بکرێ بۆەوەی ئێمەش بتوانین زیاتر خزمەت بە هەوڵەکانی هەرێمی کوردستان بکەین وەزعتان چۆنە یادی تەلەڤیزیۆنی پیرۆز بە لە سەرجەم کەناڵی ئێنارتی و لە کارمەندانی ئێنارتی لە بەتایبەتەوە هاوڕێکانم لە کۆنتڕۆلی هەواڵ یادی کەناڵەکەمان پیرۆز لە هەموو کارمەندان و هاوکارانم بەتایبەتی کۆنتڕۆڵ پیرۆزبایی لە سەرجەم کەناڵەکە و لە کارمەندان و لە برادرانمەکەم لە کۆنتڕۆڵ پیرۆزبایی یاد دامەزرانی ئێنارتیەکەم هیوادارم لە ساڵی داهاتوە وەرزێکی تازەمان دەست پێ کردووە هیوادارنە بەردەوام بین و وێ سەرکەوتن بۆ سەرجەم ستافەکان نەخوازم ئینشەڵڵا هەر بەو مەمەتا بە زیاترەوە بەردەوام بین کاکە شادامیان چۆنی ئەگە من لە خۆم ئاوایە بکەم چیە بێت وڵی هەمووی ملێتێکی زۆر سپاس هەمووی ملێتێکی نازانێت کوڕی عەجوول دڵنیام تواناکەی دەست خۆش بێ سپاس یادی ئێنارتی لە هەمووانە پیرۆز بێ کە ئێنارتیان خۆشەیە کە پێویستیان بە ئێنارتیە و لەوانش پیرۆز بێ کە چاوەڕوانی شتی باش لە ئێنارتیەکەن لەوانش پیرۆز بێ کە ڕۆژێک لە ڕژان دڵسۆز بوون بۆ ئێنارتی کە ڕۆژێک لە ڕژان خەمی ئێنارتیان خواردووە لە هەر کوێک بوو بێ و بە هەر شێوەیەک بوو بێ وڵی یادەوەری لەم کاتەیە سێ ساڵەم و پێش لەم کاتەیە ئەمە لە شەقامی سالم بووی من بووم کاکاوە بوو ئەو کاتە پەیامنێر لەگەڵ کاگڕێگا بوو ئێمە وسیانەمان ستافێ بووین ستافی کەشمان لەگەڵاوە بە زاخیرەکەی هەمومان یەکێک گەڕاینەوە تەلەڤیزیۆن لەبەرەوەی ون بووین لە یەکتری وەزعەکەی تەوای لێ هاو وەزعەکەی لێ هات من کامێرەکە بەمەلای ئەم برادەرە سڵاو لێ بێ کاکەڕوان پیرۆز بێ لە تۆ و لە هەموو کارمەندان و لە پێشەوەی هاوکارم و مای خۆشحاڵێکە من ساڵێکە تێپەڕیوە لەم کەناڵی شەکە لەم یادەیە پامێک بۆ هەموو هێزە ئەمنیەکان تکایان لێکین لە کاتی وێنەگرتنە لە کاتی ئیشە ئازارمان نێن یاری تەلەڤیزیۆنکردنەوەی تەلەڤیزیۆنی ئێنارتی لە گشت کارمەندان پیرۆز بێت هیوادارم بتوانین لە ماوەی داهاتووشدا وەک گروتینەی پێشتر هەر بەردەوام بین کاتم بیرە کە دەستمان کرد بە پەخش لەگەڵ ڕۆژی دروستبوونی خۆپیشاندنەکانی حەڤەی شوبات
من هەر لێرە لە بەشی ئەو کاتە لە بەشی ئەرشیڤم لە سەرەتایی کەناڵەکەەوە ئێمە لە پاش ئەم بەرنامە و بەرنامەیەکی ترمان ئامادە کردووە لە سەر هەڕەشەکردن و سووتاندن و هەڵکوتانە سەر کەناڵی NRT و دوجار تەقەکردن لە خاوەنی کۆمپانیای نالیا و خاوەنی دروستکەر و یاخود بیرۆکە و تەلەڤیزیۆنی NRT کە تەقەی لێکرا لە بەردەم چاڤیلاندا ئەوی شاسوار عەبدولواحید بوو بە سووتان و هەڵکوتانە سەر و هێرشتنە سەر کەناڵی NRT و تەقەکردن لە خاوەنی کۆمپانیای نالیا شاسوار عەبدولواحید تەنها تەلەڤیزیۆنێک کە باس لە ڕووداوەکەی کرد NRT خۆی بوو ئەکرێت لە هەسەر ڕووداوێکی تر لەم وڵاتی ئێمەیە تەلەڤیزیۆنەکانی تر یاخود ڕاگەیاندنەکانی تر قسەی لەسەرکەن یاخود ڕۆژنامەنووسانی تر قسەیان لەسەر بکەن ئاخۆ پرسین بۆچی تەنها تەلەڤیزیۆنی NRT باسی لە ڕووداوەکانی خۆی کرد چونکە ئەم تەلەڤیزیۆنە هەمومان خاوەنی ئەم تەلەڤیزیۆنین نەک بە تەناوەنی کە کاری تیاکەن یاخود دروستکەری ئەم کەناڵە بوون تەلەڤیزیۆنی NRT تەلەڤیزیۆنی هەموو خەڵکیەکە بەبێ جیاوازی ئێمە بەردەوامە بین بەڵام لە بەرنامەکانی داتوا بە یەکتی ئەگەینەوە تا ئەو کاتە بەخواتان سپێرم کاتێکی شاد یەکتری بین و خواتان لەگەڵ